والصلاة والسلام على رسول الله وعلى آله وأصحابه واتباعه إلى يوم الدين. أما بعد، السلام عليكم النبي، السلام عليكم ورحمة الله وبركاته. أجينا حالتي دوام لو حالتاني كلا غورباني محشر دا كومالي يكم متمان كومالي مسلمانانا، كومالي دوام كومالي تاوان باران، كومالي كنهان لروجي قيامتها ئەمانە کۆمەڵێکن خراپن، هەندی ڕەفتارێ ئەم ڕەفتارانە ئەم گفتارانە لە ساحەی مەحشەرە ئەبێ ئینسانی مسلمان ئاگای لێبێ، ئاگای لە خۆی بێ ئەم کارانە، چونکە زۆر خراپە. یەکێ لەوانە ئیمانداران، یەکێ لەوانە ئەو کەسانەی کە زەکات نادەن، حاڵیان زۆر خراپە لە ڕۆژی مەحشەرە، چونکە پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی سەڵات وەسەلام: ما من صاحب الذهب ولا فضة لا يؤدي منها حقها الزكاة. واتە هەر کەسێ ماڵێکی هەبێ و زەکاتی لەسەر بێ و نەیدا، چی لە ئاڵتون بێ، چی لە زیو بێ، چی لە پارە بێ، لە ڕۆژی قیامەتە خوای پەروەردگار 50 ساڵ عەزابێکی بۆ دانا، یعنی لە ناو گۆڕە، هەتا ئەگەیتە گۆڕەپانی مەحشەر، ئەو کاتە خوای پەروەردگار عەزابێکی بۆ دانا. ئەو عەزابەش چییە؟ ئەفەرمێ لە ڕۆژی دواییدا ئەو ئاڵتون و زیوە و پارەی کە لە دنیا هەیەتی و حەقی خوا نادا بە هەژار و نەدار، کە خوای گەورە فەرزی کردووە لەسەری، ئەبێتە پارچەیە پلێت، پارچەیەکی پلێت لە ئاگری دۆزەخ. ئەم پارچە پلێتە هەموو ڕۆژێک بۆ نمونە خوای گەورە عەزابێکی پێدا، لای ڕاستی و لای چەپی، نێوچێوانی، بۆ نمونە ناو چاوی و چەناکەی و پشتی، بەم پارچە ئاسنە داخ دەکرێت. ئەمە یەکێ لەو حاڵەتانەیە کە لە ڕۆژی دواییدا ئەوانەی کە زەکات نادەن ئەمە عەزابەکەیان نەخوا پەنامان بدا، چونکە ئەبێ وریابین ئەگە ماڵمان گەیە حەدی خۆی، واتە گەیە نیساب ئەڵێن 7 ملیۆن و 200,000 چووە سەرۆ ئیمساڵ وەک ئیمساڵ، ئەبێ تۆ زەکاتی بدەی و ساڵێکش چوو بەسەری ئەبێ بیدەی. ئاڵتون 20 مسقاڵە، وەزی و شوتریا و 200 درەمە، ئەوانە تەفاسیلی زۆرە، گرنگە ئەوەیە گەیە حەدی زەکاتدان و ساڵەکە چوو بەسەریدا. ئەگەر ئەوە نەبی خوا پەناماندا، زۆر خەتەرە. دووەمیان ئیمانداران، دزی بەگشتی بە تایبەتی لە دەستکەوتی جەنگ، واتە دزیکردن، چی لە بوچکەوە بێ حەتا گەورە، ئەبێ ئینسان وریابێ. ئەمەش عەزابێکی دانراوە بۆی، سزایەکی بۆ تون دانراوە بۆی ئەو کەسانەی دزی دەکەن. دزی بەعام چی بچووک بێ چی گەورە بێ، بەڵام دزی تاک جیاوازترە. ئیسە تو دزی لە کەسێ بکەی باشترە لەوەی لە ماڵێک بیکەی، لە ماڵێ بیکەی لە باشترە لەوە لە گەڕێکی خۆی باش نییە چی، بەس قەزدم عەزابەکەی کەمە لە گەڕێکێک بیکەی. دزی لە گەڕێکێ بکەی لەوە باشترە لە 10 گەڕێک بیکەی. دزی لە 10 گەڕێک لە شارێ لە وڵاتێ حتا دزیەکەت گەورە بۆ عەزابەکەت گەورەترە بێ، چونکە بەگشتی ئەڵێن ئێمە دزیکردن، چونکە دزیکردن کاری مسلمان نییە، کاری ئیماندار نییە. چونکە پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی سەڵات وەسەلام: یا ئەیوە الناس، ئەی خەڵکینە، من عەمیلە مینکم لەنا عەمەلەن فەکەتیموه. واتە ئەگەر کار و کردارێکتان پێدرا بە جوانی، بە چاکی، بە باشی جێبەجێی بکەن، وریابن هیچی هەڵمەگرن بۆ خۆتان، هیچی دامەنن کە بۆ خۆتان، چونکە ئەو کاتە ئەگەر وا بوو خراپە. پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی سەڵات وەسەلام لە حەدیثێکی تردا باسی کەسێکمان بۆ دەکات، ئەفەرمی ئەو کەسانەی کە لە ڕۆژی قیامەتە، لە دوای لە قیامەتە داوام لێ یەکەن، هەیە وشتری هاوە بەشانیەوە، هەیە بزنی ها بەشانیەوە، هەیە یەسترێک ها بەشانیەوە، هەیە قوماش ها بەشانیەوە، هەیە ئەرز ها بەشانیەوە. ناسم ئومەتی منن لە ڕۆژی قیامەتە ئەگەن پێمش پێ منڵن: ئەی پێغەمبەری خوا، فریامان ناکەوی، شتێکمان بۆ ناکەی؟ پێغەمبەری خوا ئەفەرمێ لە دنیادا وتم پێتان، لە دنیا ڕامگەیاند، وتم وریابن دزی مەکەن، شتی خەڵک مەبن، یان زەوی خەڵک، بۆ نمونە ئەڵێ 2 کەسن بەقەی یەکەون، ئەم زەوی ئەو داگیرەکە، ئەوش زەوی ئەو داگیرەکە، لە قیامەتە هاومەلیا و ڕایەکێشێ. هەر کەسێ چی کردووە، چی بردووە بە دزیەتی، لە قیامەتە ها بەشانیەوە، ئەی با بەرەو ساحەی مەحشەر. هەموو دنیاش ئەزانێ نووسراوە
ئەمە فڵانی کوڕی فڵانە دزی کردە لە فڵانی کوڕی فڵان هەموو ئومەت سێرتووەکە ئەوە نییە هەر ئومەتی پێغەمبەر بێ عەلەیهی سەڵات وەسەلام ئەوەی ها لە ساحەی مەحشەرە گەشتی ئەزانێت و دزی کردووە خوا پەنامان بدە چەندێک خەتەرە یعنی ئەوە بۆیە پێغەمبەری خوا ئەمانە لە حەدیثە ئەڵێتەوە هەمووی پێغەمبەری خواشە فەرمێ من وت ئاگادارم کردنەوە ڕامگەیاند کە دزی مەکرد کردوتانە ئەبێ ئێستا خۆتان باجەکەی بدەن و خۆتانش ئەبێ چارەسەیر خۆتان کە لەم ڕۆژەدا ئەمە دووەمیان ئیمانداران سێمیان ئەو کەسانەی دادپەروەر نین لە نێوانی خێزانەکانیانە لە نێوانی خەڵکدا پیاوێکمانەیە دوو خێزانیە سێ خێزانیە چوار خێزانیە دادپەروەر نییە پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی سەڵات وەسەلام ئەگەر دادپەروەرنەوە لە ڕۆژی قیامەتیە شانێکی شکاوە شانێکی شکاوە بە شانشکاوی تێ بۆ حضوری خوا یان کەسێک ئەکەنە حەکەم لە بینی دوو کەسە ئەزانێ حەق لەکوێیە بەڵام حەقەکە ناداتە خاوەن حەقەکە ئەڕوا نەحەقیەکە وریابیت کە کریا لە بینی دوو کەسا کێشەیە گرفتێ مشکلەیەک هەیە یەکسەر حکم مەدە پەلە مەکە لە حکم ڕاوەستە گشتی جوان تێبگە چونکە با خوانەکە حکمەکەت حکمێکی ناعەداڵەت نەبێ یا حاکمان و دادوەران ئەوان شت زۆرە چێتە ژێردەستیان خەتەر ئەگەر بێت و بە ناعەدالەتی شتێک بڵێن ئەوان بە تایبەتی شوملەکە چونکە پێغەمبەری خوا ئەفەرمێ عەلەیهی سەڵات وەسەلام و حەدیثەمانەیە کە ئەفەرمێ یان ئەو کەسەیە کە لە بینی خۆی و دوو ژنیە ژنێکیان عەدالەت ناکە ئەو حەدیثەوەکان ترشەگرێتەوە خاڵی چوارەمان ئیمانداران جیاوازی خستنەوە نێوان خۆشەویستان باوک و کوڕ ژن و پیاو باوک و کوڕ ئەولاد و باوک ئەولاد و دایک بینی دوو برا دوو خزم دوو دۆست ئیتر کامەی ئەڵێی بڵێ کەسێک بینی ئەم دوانە چی بکە خراپ بکە واتە بینیان تێکدا بێتە سەبەبی تێکدانی ئەلا ئوخبیڕوکم بشیراریکم ئایا پێتان بڵێم خراپترین کەس کێیە پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی سەڵات وەسەلام ئەسحابی یاوەران فەرمویان بڵێ المفسیدونە بەینە الئەحیبە ئەوانەی خراپە ئەکەن لە نێوانی خۆشەویستان ئەوانەی کەسی یەکەن خۆشەویستی یەکن یان من فەڕەق بەینە والیدەتی ووەلەدیها هەر کەسێ بینی باوک و دایک و کوڕ لە یەک بکا وبين الوالد وولده فرق الله بينه وبين أحبته يوم القيامة خوا بيني خوي خوشيستان ليك أكال روج قيامة هركسي لو نيوانا عيشكا أما أنا واباشا قضيكم ملايتي حتى بيت بكري قصي خير بك أجزاني قصي خير شاريناكا مرة بيا كبو لكاري صلحة قسەیەکی زۆر جوانێکە چەندجا چوونە سوڵحێکەوە ویت مامۆستا من عادەتێکمەیە حتا بزانم خەیری تایە